سەرۆکە ئیسلامگەرەکەی تورکیا ناتۆ بەکاردێنێت بۆ ئەوەی دەستی کراوە بێت لە هێرشکردنە سەر هاوپەیمانەکانی ئەمریکا. ئەمەی سەرەوە دەقی راپۆرتێکی تەلەڤیزیۆنی فۆکەس نیوزی ئەمریکیە کە یەکێکە لەو میدیانەی کاریگەریان لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکایە. ئاژانسەکە دەڵێت ئەردۆغان داهاتی ناتۆ بەکاردێنێت بۆ ئەوەی بەرژەوەندی تایبەتیەکانی خۆی بەدی بهێنێت. دەشڵێت لە چەند هەفتەی ڕابردوو تورکیا ڕێگری خۆی پیشاندا لەوەی بهێڵێت سوید و فینلەندا ببنە ئەندامی ناتۆ. ئێستاش هەڕەشەی داگیرکردنی باکووری سووریا دەکات کە کووردا و پەیمانەکانی ئەمریکا حکومڕانی دەکەن و ڕۆڵی سەرچیان لە تێکشکاندنی داعشە بووە. راپۆرتەکەی فۆکەس نیوز دەڵێت ئەردۆغان دەیەوێت تۆڵە لە سوید و فینلەندا بکاتەوە چونکە کاتێک لە ساڵی 2019 سوپای تورکیا هێرشی کردە سەر ڕۆژاوای کوردستان ئەو دوو وڵاتە فرۆشتنی چەکیان بە تورکیا ڕاگرت. تورکیاش ئەوەی کردوتە پاساو بۆ ئەوەی بڵێت ئەم دوو وڵاتە پشتیوانی پەکەکە و تیرۆر دەکەن. چەند پسپۆڕێکی شارەزای کاروباری تورکیا کە قسەیان بۆ ئاژانسەکە کردووە دەڵێن تورکیا ئێستا کاتەکە بە گونجاو دەزانێت بۆ ئەوەی هەوڵی داگیرکردنی باکووری سووریا بدات چونکە رووسیا بە شەڕی ئۆکرانیا سەرقاڵە و پێویستیشی بە پشتیوانی تورکیایە بۆ ئەوەی ڕێگری بکات لەوەی سوید و فینلەندا بستە ناو ناتۆ. تورکیاش دەیەوێت سوود لەم دۆخەوە بگرێت. لەلایەکتر ئەنتۆنی بلینکن وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەاندووە هۆشداریان داوەتە تورکیا لە هەر جوڵەیەک لە سووریا کە ببێتە هۆی تێکدانی ناسەقامگیری و تووشێتی لەگەڵ هاوپەیمانیەکانمان لە سووریا کە مەبەستیە سەدەیە بەردەوام دەبین لە شەڕی تیرۆر و پاژماوەکانی داعش. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ ئەوەی نەهێڵن تورکیا زیان باسەدە بگەێنێت. ئەم لێدوانەش جارێکتر ئۆردۆغانی تووڕە کرد و بێ ئومێدی کرد. رووسیاش لە ڕێگای سێرجی لاڤرۆڤ وەزیری دەرەوە تورکیای بێ ئومێد کردلەوەی پشتیوانی هیچ ئۆپەراسیۆنێک بکەن یان ڕێگا بدەن تورکیا ناوچەی نوێ لە سووریا داگیر بکات.